لناف وڵاتم هێژان نویسکار شێرزاد هەینی بەرهەمێکی خوب هەڵافکردە هێرۆ مەولودی وەردەگرم کە بزانم ناڤارۆکە بەرهەماوی چییە بەحسات شتکە هێرە ئێمان ئەوڕۆ کۆڕێکی تایبەت لە شاری هەولێر کتێبخانەی مەموزین بێگومان بۆ یەکێک لە نووسرە ناودارەکانی هەولێری ڕێک خستووە ئەم کۆڕە باز لە نووسین و وەرجێڕان و ئاروەها ئەزمموی نووسین و وەرجێڕانی ئەم نووسرە بەناوبانگەی شاری هەولێر دەکەم بێگومان زیاتر لە 100 بەرهەمی چاپکراوی هەیە لە بوارەکانی ڕۆمان و وەرجێڕان و هەروەها ئەو بابەتانی کە پێیوەستە بە ژیانی ڕۆژانی کۆمەڵگای خۆمانەوەم دا بڵێن کە ئەمجارە بەرهەم نییە کە بەرهەمی چاپکرا بێتەوە پێشکەشی کتێبخانەی کوردی بکات باسی ئەم ئەزمونانەی خۆی دەکات مامۆستا شێرزاتینی لەگەڵمانە دەبێت مامۆستا بەحسێکی ئەم ڕۆمانانەی خۆتمان بۆ بکە ئەزمون و تەجروبەکانی خۆتان ئەگە بنێرە ببوورە بەحسێکی بکە کە ئەمڕۆ لەم کۆڕەدا دەتانەوێت زیاتر بۆ خوێنەرانی خۆت بۆ ئەو کەسانی کە خولیایی بەت کتێبی کوردین ڕۆمانن چ بەحسێت چ ئەزمونێکی زیاتر خۆتان بۆ جێگرانەوە هەروە بۆ بینەرانی کوردستان بۆ خوێنەرانی کتێبەکان خۆتان سەرەتا هەولێرتان باش من هەموو کۆڕەکان کەوانی لە هەولێر کردومە یەکەم پەیف کە دەڵێم هەولێرتان باش ویستم ئەو کۆڕەکە شێوازی پێشکەشکردن و قسەکردن و بابەتەکەی جیاوازبی باسی ئەزمموی نووسینی ڕۆمانەکانی هەولێری خۆم بکەم هەروها ئەزمموی وەرجێڕانی و کتابانی کە وەرم جێڕاون لە زمانی عەرەبیەوە و چاپیش کراون زۆریان لە کتێبخانەکان ماون و زۆریشان ئەوانی کە ماوەی تێپەڕبوونیان بەس تێپەڕێ نەماون بەس بەرحاڵ باسی بە کورتی باسی ئەو ئەزمونە بکەم بۆ ڕۆمانی هەولێرم هەڵبژارد بۆ ڕۆمانی هەولێر باسی چ دەکا ئایا ئەم بابەتە پێش من پێشی ئەو ڕۆمانانەی هەولێر ڕژوندراوە باسکراوە لەسەری نووسراوە و ئاوڕێکیش لە ئەزمموی وەرجێڕانەکانی خۆم بدەمەوە کە من ماوە کتێبێکی وەرجێڕا و ئامادە دەکەم و چاپیش دەبی بڵاو دەبتەوە قسەی شم هەیە لەسەر وەرجێڕانی ئەو کتابانێک هەیە ئەو قسەم لەسەرکە خێرا و پەلە کتابەکان بڵاو دەبنەوە یان ژمارەیان زۆرە من دەڵێم زۆر جار نووسەران و برادەران هەیە دەڵێ من کتێبەکە ئەوەندە بەدڵم بۆ 3000 بخوێنێتەوە من 3000 دەخوێنەوە بەڵام دەینووسمەوە بە کوردی کەواتە من ڕاستە زوو ڕۆمانە بڵاو دەبنەوە یان و کتابانە چاپ دەبن واتە من 3000 دەتانم بڵێم 3000 خوێندراوەتەوە لە لای منەوە جارێک دەیخوێنمەوە و 2000 خەریکی نووسینەوەی دەبن بۆیە زوو تەواو دەبن و جارێکیش ئەوە دەڵێمەوە لە وەرجێڕانی کتابەکانی کە من وەڵم جێڕاون و چاپ بوون دەڵێم خۆم لەبیر دەچیەوە یەکە شتر نووسیتی وامزانی بە خۆم دەنووسم وامزانی خۆم پاڵەوانەکەم بڵێ وێستەکەوتن بۆ بەڕێستان هیوادارکە کتێبخانەی دیکە کوردی بێگومان بێبەش نەبێت لە کتێبەکانی زەنەبتان زۆر سپاس دەکەم ئیمان ئاماژە بۆ بکەم کە مامۆستا ئەم کتێبانی کە ئاماژەی پێکرد چەندین بابەت بەتابەتی لە بواری ڕۆمان و بەشێکی زۆر لە ڕۆمانەکانش بێگومان بە ناوی هەولێرە ئەم ئەزمموی خۆی بۆ ئەو کەسانی کە لە کۆڕەکەدا ئامادە بدەن باز دەکەن و باز لە هوەری وەرجێڕان و ئەزمونەکانی خۆشان لە بواری نووسنی ڕۆمان هێرۆ مەولودی ژە هەولێرێ